خی گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. ڕۆژنامەی شەرق ئەوسەد بڵاوی کردوێتەوە سەرکردایەتی سیاسی کورد ئامادەیە ڕێنجامی ڕفراندۆم هەڵبۆشێنێتەوە. ڕۆژنامەکە ئاماژەشی بۆ کردووە ڕێکەوتنێک لەنێوە حکوومەتی هەرێمی حکوومەتی عێراق بۆ هەڵوەشانەوەی ئەنجامی ڕفراندۆم. بە میوەندەرێک لە بەڕێزان لە ئەستۆدیۆی سەرەکی سەرنگ فەرەنجاندامی پێشووی پەرلەمانی کوردستان، هەروەها لە لەندەنەوە دکتۆر ئیبراهیم محەممەد مامۆسای زانکۆ تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەمین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. سوپاس بۆ میوانەکانمان کاک سەرنگ بەخێر بەنگەسەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. خۆتان دەزانی نزیکەی 2 مانگ بەسەر ئەنجامدانی ڕفراندۆمدا تێدەپەڕێت. دوای 2 مانگ ئێمە چیمان بەدەستهێنا بۆ ڕفراندۆم بووە چیمان لەدەستدا؟ بەڵێ زۆر سپاس بۆ جەنابەت بۆ بینەدانی عەزیز. بەداخەوە ڕفراندۆم زیانێکی زۆر گەورەی لە هەرێمی کوردستانە، لە خەڵکی هەرێمی کوردستانە لەم تەجروبەیەدا کە لە هەر چوار پارچەکەی کوردستان ئێمە ئەم تەجروبەیە ئەوە نزیکەی 26 ساڵە دروست بووە کە جێگەی هیوای هەموو میلەتی کورد بوو لە پارچەکانی دیکە. بەڵام بەداخەوە کوردبینی و نەخوێنەوەی واقعەکە وەکو خۆی و مەرامی شەخصی هەندێک سەرکردەی سیاسی و عینادی وای کرد کە ئەو ڕیفراندۆمە ئەنجام بدرێت، هەرچەندە کە خەڵکی دڵسۆزی ئەم وڵاتە، خەڵکی دڵسۆزی ئەم هەرێمە بەشێکی بەرچاوی میلەت داوای کرد کە ئەو ڕیفراندۆمە لانی کەم لەم مەرحەلا دوا بخرێ. ئەمە سەرڕای داواکاری دۆستەکانی کورد چ لە ناوخۆی عێراق چ لە چواردەورمان لە هەرێمی کوردستان و چ لە کۆمەڵگەی نێودەوڵەتی کە داوایان کردووە ئەسڵەن هەندێک زەماناتی زۆر باشیان تەقدیمی سەرکردایەتی کورد کرد بۆ دواخستنی ڕیفراندۆمەکە، بەڵام وەکو باسم کرد کوردبینی و تەعەنود و نەخوێنەوەی واقعەکە و خۆی وای کرد کە ئەو ڕیفراندۆمە ئەنجام بدرێت کە بەداخەوە زیانێکی زۆر گەورەمان لێ کرد
و ئێمە ئەو دەستکەوتانی کە لە 26 ساڵی ڕابردووە بەدەستمان هێنا بوو من ئەتوانم بڵێم کە لە دەستمان داوە و هەموو خەڵک واقعەکە زانێ ئێستا چۆنە و لە ڕابردوو شابێگومان ئەم واقعەکی باش نەبووە بەڵام ئەم ڕیفراندۆمە ئەوەندەی تر واقعەکەی ئالۆز کرد و باری سەرشانی خەڵکی کوردستانی قورستر و قورستر کردووە ئەمە جگە لە دەستدانی بەشێکی زۆری خاکی باشووری کوردستان. بەڵام هیچ دەستکەوتێکی تیا بوو یانیم هیچ دەستکەوتێکی ریفراندۆمە هیچ دەستکەوتێکی تیانە بوو. تەنها کاک مەسعود وازی هێنا کە چەند ساڵە هەموو هێزولانە سیاسە ئازادی خوازەکان خەڵکی ئازادی خواست تکای لێکا داوای لێکا کە بە ناسایی لەسەر پۆستەکەی بەردەوام نەبێ ئەمە بووە هۆی ئەوەی کە مجرد ئەو بە شێوەیەکی کە ڕوون نییە هێشتا دوورکەوێتەوە لە بەڵام سوود وەرگیراوە لە شکستەکانی بۆ نمونە پند و عیبڕەت بۆ نمونەوەی کە بەڕێزوت ئێستا ئێمە نیوەی خاکەکەمان لەدەستدا بەڵام خۆتەن دەزان تاکە ئێستاش ناکۆکیە بۆ نمونە ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە کۆمەڵک حیزبی تێتە ئێستا ناتوان کۆ ببنەوە بۆی پارێزگارێک بوونەوە بۆ کەرکووک دابنرێت. بەڵێ ئەوەش هەڵەیەکی دیکەیە بەڕاستی کە من بەڕاستی داخەخۆم بۆ ئەوەی کە ئێستا لە دوای ئەو شکستە هەمومان خەمبارین خەفەتبارین بەڕاستی کارەساتێکی گەورەیە بەسەر میلەتەکەمان هاتووە بەڵام ئەمە واقعەکە ڕوویاوە ناکرێت تەعنود و بینینی ئەو بابەتانە لە گۆشەنیگای تەسکی حیزبیەوە بەردەوامی هەبێ ئەبێ خۆڕێخستنەوەیەک هەبێ لانی کەم لە ئێستا ئێمە دکاکەین لە حیزبە سیاسەکانەمانی لە کەرکووک کە کورسیان هەیە لە ناو ئەنجومەنی پارێزگا هەوڵ بن بە زوویی ڕێکەوتێک بکەن و پارێزگارێکی کورد بۆ کەرکووک دابنێن چکە لە غیابی نەبوونی پارێزگارێکی کووردا بۆ کەرکووک هەمومان نەزانێ ئێستا پارێزگارێکی عەرەب ئیش و کارەکانی پارێزگار بەڕێوە با بە وەکالەت و بەداخەوە هەنگاوی زۆر خراپ و هەنگاو دژی بەرژەوەندەکانی کورد و توانم بڵێن پێکهاتەکانی تریش ئەندرێ بۆ ئەوەی ئێمە ڕێگری بکەین لەمە پێویستە لە هێزولایەنە سیاسەکان ڕێبکەون و ئەنجومەنی پارێزگای کەرکووک کۆ ببێتەوە ئێمە کاک حەکیم ینی ئەم بینینی ئەم بەرژەوەندیانە لە گۆشەنیگای تەسکی حیزبیەوە لە ڕابردووشە بەڕاستی زیانی گەورەی لە میلەتی ئێمە داوە ئێمە ئێستا من لە ڕاستیە بە دەقیقی نازانم بەڵام دەیان پۆستی زۆر گرنگ لە بەغدا تەعنودی سیاسی و ململانەی حیزبی بە بەتاڵی ئەم پۆستانەی هێڵاوەتەوە بەڕاستی کە ئێمە وەکو کورد زیانێکی زۆر گەورەمان لێ کردووە بە نمونە وەزیری دارایی لە حکوومەتی عێراقیە پشکی کووردە بریکاری وەزیری دارایی پشکی کووردە سەرڕای چەندین پۆستی گرنگی تر کە پشکی کووردەوە بە بەتاڵی جێهێڵراوە تۆ تەسەور بکە ئێمە ئێستا ئەگەر وەزیری دارایی عێراق کورد بووایە حتمما ئەم لەم کاتا ئەهمیێتێکی زۆری ئەبوو ئەیتوانی دەورێکی زۆر کاریگەر بگێڕێ لە مەسەلەی تەسبیتکردنی بەشە بودجێ هەرێمی کوردستان کە ئێمە ئێستا زانین عێراق کەمی کردوێتەوە بۆ لە 12.67 ینی ئەم خەلە ئەمانە هەمووی کارەساتی گەورە بۆ میلەتەکەمان دروستەکە من ئومێدەوارم کە وازە و تەعنودە بهێنێ لانی کەم لە کەرکووکەوە دەست پێ بکرێتەوە ئێمە دوای ئەو وەزعی لە کەرکووک ڕوویاوە بۆ ئەوەی هەوڵ بین کە لە ئاستێکە ئەو مەترسیانە ڕابگرین ئەو کارەساتە ڕابگرین و هەوڵبین خزمەتێکی میلەتەکەمان لێ بکەین لانیکە. بەڵێ سپاس دەکەم دواتەگرم وڵای بەڕێز ئەگەر بچین لای کاک دکتۆر ئیبراهیم لە لەندەنەوە لەگەڵمانە کاک دکتۆر زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا خۆتان ئاگدار دوومان کە تێدە پەڕێت بەڵام تاکو ئێستا بۆ نمونانجومەنی باڵای ڕفراندۆمە و حیزبانی کە بڕیاریاندا تاکو ئێستا ئامادەنیندان بە شکستەکەیان دابنێن بە بۆچوونی ئێوە چۆن ئەم دۆخە ڕاست دەکرێتەوە ئایا سەرتاکە لەوێ دەست پێ ناکە کە دان بە شکستەکان دابنرێت؟ بسم الله الرحمن الرحیم سڵاوی خۆی گەورەتان لێ بێ سڵاوی خۆی گەورە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیامیش بەڕاستی جێگەی هەڵوەسە لەسەرکردنە کە ئایا ئەو شکستە چۆن چارەسەر دەکرێت ئایا لەوە دەست پێ دەکات کە ئەمانەدان بە شکستەکە بنین بەڕاستی کەمترین شتێک کە من پێم وایە هیچیش نییە ئەوەیە کە ئەمانە دان بە شکستەکە بێنن کە دانیژهێنان بە شکستەکە خۆتەن هاوە نێ بڵێ وڵا شکستمان هێناوە ئێستا هەموو کەس دەزانێت شکستمانە بە شێوازێکی کردار و بە شێوازێکی عملی پراکتیکەڵی ئێمە دەبین ئەم هێزانە شکستانە لە ئەمری واقع و ناتوانێ ئەو ئامانجەی کە ڕێفراندۆمی بۆ دەکرێت بێنێتە ئەنجام بۆیە ئێستا لە واقعدا ئەوەی کە هەیە ئەوەیە ئایا چۆن بارودۆخەکان
بگەڕنەوە بۆ ئەوەیەکەوا کورد کەمترین زەرری بەرکەوێت ئەبی ئەم هێزانێک کە ڕێفراندۆمیان کرد بۆ شێوازەی کە کردیان هەرچەندە ڕێفراندۆم وەکو مافێکی نەتەوەیی کورد مافی خۆیەتی ڕێفراندۆم کات هەر کاتێکا کە بێ بەڵام باردۆخی بۆ گونجاو بێ بەڵام دیارە بارودۆخۆی نەگونجاو بوو میکانیزمی ئەنجامدانی ڕێفراندۆمەکەش میکانیزمێکی هەڵە بوو کۆمەڵی لەم بابەتانە کۆبوو بوویەوە بۆیەوە شکستی بە ڕێفراندۆمەکەی هێنا من ناچم بە ئەو بابە و باسی ئەوە ناکەم چونکەوە تێپەڕی کرد بەڵام ئەوەی کە ئێستا ئێمە چی بکەین بۆەوەی کەوا ئەو سنگ و قورسایی کە کورد هەی بوو یا ئەو هێزەی کە کورد هەی بوو پێشتا بۆی بگەڕێتەوە یان بتوانێت بەلای کەمەوە مافەکانی خۆی لە عێراقدا بەدەست بێنێتەوە ئێمە گرنگەوە بزانین کە ئێمە لەسەر ئاسی هەرێم لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی ناوچەکە خۆڕاتی ناوەڕاست و لەسەر ئاستی جیهان ئێمە کۆمەڵی شتمان لەدەستدا دەبێ هەوڵدنەمانە بگەڕینەوە لەسەر ئاستی ناوخۆی متمانەمان لەدەستداوە دەڵم متمانەمان لەدەستدا ئەو هێزانەی کە پێشنگ و سەرکردایەتی و ڕێفراندۆمیان کرد ئەو نەهامەتیان بەسەر خەڵکی هەرێمی کوردستان متمانیان لەدەستداوە جارێکی تر بتوانن ڕێبەرایەتی کورد بکەن بۆیکەوە مافەکانی بەدەست بێنێت ئەمە لایەکی ترشەوە لەسەر ئاسی عێراق شکۆی ئەم کورد شکێنراوە کاکە شکۆی پێشمەرگە شکێنراوە شکۆی خەڵکی کورد شکێنراوە ئێستا هەموو کوردێک هەست بە ناخیدا هەست بە شکاوێک دەکا هەست بەوە دەکا کە بەڕاستی کارەساتێکی بەسەرداهاتوو ئەمە لایەکی تریشەوە ئەگەر بێن سەری ناوچەی خۆڕاتی ناوەڕاستکەن ئەم هێزەی کە کوردە لە ناوچەی خۆڕاتی ناوەڕاستدا لە بینی عەرەب و تورک و فارسدایە جۆرێک لە پەیوەندی دروست کردو پێش ڕێفراندۆم و هەموو هێزەکان داوایان لێ کرد کە ئەم عەمەلیە نەکەن چونکە بەڕاستی کارەساتە ئەمنیەتی وڵاتانی ناوچەکە دەخاتە خەتەرەوە ئەمان کردیان و ئەو پەیوەندیشان هێناوە سەر خاڵی سفر بێنە سەر ئاسی نێودەوڵەتی لەسەر ئاسی نێودەوڵەتیش بەڕاستی نامەکەی تلرسم کە لە 23 مانگان ناردووەتی بۆ بارزانی بۆیکەوە ڕێفراندۆم تەئجیل کا بۆ مودەی 1 ساڵ بارزانیش نەیکردووە و گویان بە نامەکەی تلرسم نەدا کە من پێم وایە ئەوە بەڵێنێکی بلفۆر بوو وەکو چۆن بلفۆر کات وعدێکی بلفۆراندا بە جوولەکە و خاژێکی وڵاتێکی دیریان نەتەوەیەکی تریاندا بە جوولەکە بە هەمان شێوە ئەمەی کە کوردیش بۆ کوردیان نووسی بوو تلرسم نووسی بە هەمان شێوە دەکا بە تلرسم زۆر باشترای دەڵێ ئەگەر بێت و ئێوە ئەو پێشنیارە ئێمە قبول نەکەن لەوە ئەچێ پاشەکشێ بە پرسی نەتەوەی کورتان بکرێت و پاشەکشی پێکرا ئێمە چۆن ئەمانە ڕاستکەینەوە بەڕاستی هەم لەسەر ئاسی نێودەوڵەتی لەسەر ئاسی ئیقلیمی لەسەر ئاسی عێراق و لەسەر ئاسی ناوخۆی هەرێمی کوردستان پرۆژە هەبێ بۆی کەوا ئەم نیشتیمانە ئەم نەتەوەیە ئەم وڵاتە ئەم ڕزگار بکرێت لەم قۆناغە بچێتە قۆناغێکی تر قۆناغی ئاسایی بوونەوەی دۆخی کورد لە هەرێمی کوردستانەوە پاشان لە عێراق و ناوچەکە بەڵێ کاک تۆر بەرزت باس لەو کرد کە سەرەتایەکەم پێویستەدان بە هەڵەکانیان دابنێن ئەگەر وەکو گریمانەیەک دایبنێ ئێستا بۆنم ئەگەر لە وڵاتێک و بەریتانیا ئەمە ڕوویدا بە بەرپرسەکانێنێ چۆن مامەڵایە لەگەڵا کرد یاخود ڕۆڵ یاسا و دادگاکان چی دەبوو کە مەسەلەوەی کە ڕوویدا بۆ ڕێفراندۆمەوە وڵی کاک حەکیم گیان ئەمانە بەڕاستی مقارن ناکرد لەگە وڵاتێکی وەکو بەریتانیا لەگە وڵاتێکا کە چەندین ساڵە بە شێوازێکی ئاشتیان دەسەڵاتی دەسەڵاتی تێدا کرد چەندین ساڵە کە ماف و ینی واتایەکێ بۆ دیموکراسی واتایەکێ بۆ بەرپرسیارەتی واتایەکێ بۆ هاوڵاتی بوون واتە ئەمانە مقارنە ناکرێت بەڵام من یەک نمونەت بۆ دێنمەوە دیڤید کامێرۆن کە هەڵبژێرایەوە لە حملەی انتخابی خۆیان وتی ئەگەر بێت و من هەڵبژێرنەوە من استفتای دەکەم بۆی کەوا ڕێی خەڵک وەرگرم بزانم ئایا لە ئەوروپا لە یەکێتی ئەوروپا دەرچین یا دەرنەچین بۆ دوای ساڵێک لە دەرچوونی لە عەمەلەی انتخابیەکە دەستی کرد بە ئەنجامدانی ڕێفراندۆمی دەرچوون لە یەکێتی ئەوروپا خەڵکێکە لە 51 پوینت ئەوەندە دەنگیاندا بۆ دەرچوون لە یەکێتی ئەوروپا دیڤید کامێرۆن لە یەکەم قۆناغی لە دەرچوونی نەتایجەکانە لەگەڵ ئیعلانکردنی نەتائجی دەرچوون لە یەکێتی ئەوروپا ئیستیقالەی خۆشی تەقدیم کردو و تیگاکە تەواو قۆناغی من تەواو دەبێت کۆمەڵە خەڵکی تر بێن بارودۆخە لەسەر شانی ئەوانی بۆی کا بیان وڵاتەکان بگەنە کەنارێکی ئارام و بە شێوازێکی باش ئەم عەمەلیە بکەن ئەمە تازەترین شت دوای ئەوەش ئەگەر سیر بکەین لێرە لە وڵاتی خۆمان لە هەرێمی کوردستان ئەم شتانە بوونی نییە ئەم شتانە بوونی نیە کە کابرا حەزب بەرپرسیارەتی بکات ئەم حکوومەتە کە بەرپرسی یەکەمە لە ئەو نەهامەتی و شکۆشکاندن و ئەو بارودۆخی کە ئێستا هاوڵاتی کوردی تێدایە بەڵام بەڕاستی دەیەوێت هەر بمێنێتەوە دەیەوێت بەردەوام بێت دەیەوێت وەکو سەرۆکی حکومەت خۆی ئاماژەی بکردێت تا 8 مانگی و ساڵێکی بەردەوام بێت لەو کارەساتی کە بەسەر کوردیاناوە ئاخر معقول نەیە کاکە وەزیرێکی نەوتت هەبێ کارەساتی بەسەر کوردیان نابێت و ئێستا ڕای کردبێت و بتەوێت ئەمەش دیسانەوە دانوسانە گەڵبەغا بکە
کاکە تۆ چۆن نتوانێت سەرۆکوەزیرانێکت هەبێ جێگری سەرۆکوەزیرانێک ئەم بەردەوام دانووسانە لەگەڵ بەغا کردو شکیسان ناویسان ئەم دەم و چاوانە بچنەوە بە بەغا و بە عەبادی و جەماعەتەکەی بڵێن کاکە ئێمە هاتوین مافی کورد بسەنین کاکە پێش ڕێفراندۆم بۆ هەموو داوا خوشتەکان قبوڵ نەدەکرد ئێستا بە شکاوی بە زەلیلی بچنەوە بەردەستی عەبادی ئاخرەوە کارەساتی ئێستا تەلەرسێن پەیوەندیەکی تەلەفۆنی لەگەڵ سەرۆکی حکومەتە ئەنجام داوە سەرۆکی حکومەت داوای چی لێکە داوای هەوڵ لێکە مەخوان ئیعلانیان کرد داوای لێکە کە مەتارەکان بکرێتەوە یعنی مەتارەکان بۆتە خاڵێکی گرنگ لەگەڵ تلەرسێنە باسێک کاکە مەتارەکان بۆ بکەنەوە کاکە مەتارێکی ئێوە وڵاتێکتان فرۆش وڵاتێکتان لەدەستدا خاکی ئەم نیشتیمانیتان فرۆش لە ساڵ 50 خاکی ئەم نیشتیمانی کورد دەستی بەعس کە لە 100 ساڵی ڕابردووە جێشی عێراقی ئەوەندە خاکی لەدەست ندا بوو کورد ئەوەندە نەچوو بۆ پێشەوە بۆ خاکانی خۆی بە خاتیژە دەسەڵاتی خۆیەوە بەڵام ئەمان لە دەستیاندا دیسانەوە ئەمانەوە بڕۆنەوە بەڕاستی بەکارە هەدا بێت گۆڕانکاری بکری ئەم گۆڕانکاریانە بە حکوومەت و بە دامەزراوە سیاسەکانی وڵاتەوە دیار بێت پاشان دەست بکرێتەوەی کا بچن لەگەڵ بەغا گفتوگۆ بکەن ئەگەر ئەم هەوڵپۆ و ئەم هەموو تەناسوولێک کە بۆ بەغایەکەن لەناوخوا بکرێ جۆرێک لە ڕێخستنەوەی پرۆسی سیاسی هەبێ لە هەرێمی کوردستانە بەڕاستی لەگەڵ بەغاشێتی پێشەوە بەڵام ئەگەر بە هەمان شێواز کە بکەوێ بڕۆیتەوە لەگەڵ بەغا دانووسان کە بەغا بەو شێوازە نایەتە پێشەوە بەغا لە دوو حاڵەتی سەرەی لە دوو حاڵەت بەدەرنێ یاوەتان لە دوای پەسەندکردنی بودجە دانووسانی سیاسی لەگەڵەکە یاوەتان لە دوای هەڵبژاردننی ئەنجومەنی نیشتیمانی عێراق واتە پەرلەمان دانووسان لەگەڵ دەکات دانووسانی سیاسی بە شێوازێکی جددی چونکە هەردووکیان ئاماژە و مەدلولاتی خۆی تایبەتی خۆی هەیە باشە تۆ ئەو هەموو شتە ئەکەی باشە بۆ هەنگاوێک لە ناو خۆدا باشە بۆ پرۆسەی سیاسی ڕێک ناخرێتەوە باشە بۆچی ئەم ساین ناکرێت کاک تو کۆمەڵە دەموچاو بگۆڕێ تعدیلێکی وەزاری بکرێ حکوومەتێکی ڕزگاری نیشتیمانی بێتەکایەوە کۆمەڵەش بگۆڕێ لەم هەرێما کە فعلاً پیشانی بدا کە ئێمە تووشی ئەزمە و قەیران و کارەسات و شکۆشکاندنی میلەتێک بووین کاک بەڵێ سپاس دەکەم کاک تۆ دوات کڕێم وڵای بەرز کاک سەرنگی بگەرم وڵای بەرز سەبارەت بەوەی کە پێ دوایە دۆخەکە چۆن ڕازدەکرێتەوە بەتایبەتی لە ئاسی ناوخۆ کاک تۆر باسی لەو کە متمانە نەماوە کە ئێستا متمانە نەماوە هەنگاوی یەکەم بۆ ڕاستکردنەوەی دۆخەکە لە ئاسی ناوخۆ چییە چۆن دەکرێت ڕاست بکرێتەوە بکێ ڕاست دەکرێتەوە دەمێکە متمانە نەماوە بەڕاستی یعنی ئەو هەموو نەعەدالەتەی لە وڵاتە هەبووە و هەیە بە بەردەوامی ئەمە تەسیرێکی زۆر ڕاستەوخۆی لەسەر ئینتیمای خەڵک کردووە بۆ نیشتیمان بۆ نەتەوە بۆ ئەم ئەزمونەی کە هەیە بەڕاستی ئەمانە لە 26 ساڵی ڕابردووە ناشرینترین بەداخەوە ناشرینترین شێوازی حکومڕانیان پێشکەش کرد بەڕاستی یعنی ئەوەی لە پێشووتران نەکرابوو ئەمان تەواویان کرد ئەمە کارەساتێکی گەورەیە ئەوانەی کە ئێستا ئەمەیان کردووە حەقە لەسەر ئەمەی کە کردویانە و لەسەر ئەوانەی کە ڕابردوو کردویانە دادگایی بکرێت حقت نەک ئەمانە جارێکی متمانەی ئەویان بەڕاستی ئەمە حەقا یعنی ئەمە باسی ئەوەکەین ئەبوایە ئەم میلەتەی ئێمە بەڕاستی لە دوای ئەو کارەساتانە و بەتایبەتی لە دوای ئەم کارەساتی شانزەی مانگی دەی ڕابردوو ئەبوایە بە سەدان هەزار خەڵکی ئێمە باتایەتە سەر جادە داوای محاکەمەکردنی ئەمانەی بکردێت ئەم قیادە سیاسی کە هەیە ئێستا ئەمانەی کە حکومڕانی وڵاتەیەکەن بەڕاستی ینی وەرە کاک حەکیم ئێمە خەڵک ئەمانە شەڕی ناوخۆیان کرد ژێرخانی وڵاتیان بەتاڵان برد ئیهانەی خەڵکیان کرد شکۆ و کەرامەتی خەڵکیان شکان ئەوەی هەموو جۆرەکانی ئیهانەیان بەرامبەر بە خەڵک کرد هەتا گەیاندیانە ئەوەی کە یەک دوو مانگی ڕابردووە لە 150 خاکی هەرێمی کوردستانیان لە دەستدا باشە 2 ساڵە 3 ساڵە خەڵک لە وەزعێکی اقتصادی ناڕەحەتە ئاژی ینی ئەوەی نەکراوە ئەمانە کردویانە بەرامبەر بە میلەتە ئێستا ئەمانە متمانەیان لە دەستداوە بە تەواوەتی ئەمانە ناتوانن قیادەی میلەتە بکەن ئەم میلەتە ئەبێ کۆمەڵی خەڵکی تر بەڕاستی بێتە پێشەوە کۆمەڵی دەموچاوی تازە بەڵێ بەردەوامن بەداخەوە عیلاقەی بە هەم خۆڕێک نەخستنەوەی وەزعی ناوخۆیەوە هەیە هەم عیلاقەی بە معادلاتی ئیقلیمی و دەولیشەوە هەیە بەڵام ئێمە میلەتێکین لە قۆناغێکە لە لەحەزەیەکە پێویستمان بە هەستانەوە هەیە بەڕاستی ئەمانە ئەگەر بڕۆن بەرۆکی ئەم میلەتە بربن ئەم میلەتە خۆی قودرەی هەڵستانەوەی هەیە قودرەی ئەوەی هەیە کە بەرەو سەرکەوتن بڕوات بەڵام ئەگەر ئەمانە ڕقیادە بکەن هەڵستانەوە لە دوای دۆخەکە تاقی کراونەتەوە کاک حەکیم ئەمانە 100 جار تاقی کراونەتەوە بە هەموو شێوازێک تاقی کراونەتەوە بە بەردەوامی شکستیان لێناوە ئەمانە چۆن ئەتوان بۆ ئەم قۆناغی کە میلەتیان تووشی شکستە کردووە جارێکی تر بە شکستەوە بشنەوە بەردەمی حکوومەتی عێراقی مفاوەزات بکەن ئەزانی کاک حەکیم ئێمە پێش ڕیفراندۆم دەوڵەت بووین بەڕاستی
سنوورێکی جوگرافی بەرفراوان فرۆشتنی نەوت بوونی مەتارات سەرۆکی وڵاتان ئەهاتن لە هەرێمی کوردستان بە تیارە ئەنیشتنەوە و قیادی سیاسی کوردستانیان نەبینی وەزار ئەم هەموو وەزیری خارجی ئەم هەموو وەزیری بەرگریە ئەم هەموو ئێتیمامی بە کورد دەدرا بە پێشمەرگە ئەدرا باشە ئەمانەت تۆ تەسەوەر بکە ینی ئێمە لە کوێوە هاتوینەتە کوێ ئێستا لە لەحزەیەکە هەموو ئەمانە لە دەستدرا کێ بوو بە سەبەبی بە هۆکاری لە دەستدانی ئەم هەموو ئیمتیازی کە کورد هەیبوو وەک دەستکەوتانە وەک میلەتێک ئەمانە بوونە هۆکاری ئەوە بەڕاستی ئەمانە بۆیە ئەبێ محاکەمە بکرێن من تەمەنامە کردەمانە ئەوەندە جورئەتیان تیا بۆیە دوای ئەو شکستە لانێکم داوای لێبوونیان لە خەڵک بکردایە اینجا خۆیان ڕێگەیان چۆڵ کردایە بۆی خەڵکی تر بێتە پێشەوە حکومڕانی ئەم وڵاتە بکات بەڵام بەداخەوە بەڵام هەنگاوی یەکەم بوون لە ڕووی عملی دەبێت چی بێ کە بەڕێز دەڵێ ئەم قیادەیە ئەگەر بوون منە سەرپەرشتیم دۆخە بکە کورد ناتوانێت هەڵبستێتەوە بۆ نمونە دەبێت لە کوێوە دەست پێ بکەین هەنگاوی عملی ئەوەیە کە ئەمانە ڕێگە چۆڵ بکەن بە اختیاری خۆیان ڕێگە چۆڵی ناکەن ئێستا ئەبێ قسە بکە ئەبێ خەڵکی ئەبێ ئەم میلەتە ئەم نەتەوەیە ئەبێ قسەی هەبێ لەسەر ئەمانە ئەبێ پێیان بڵێ ئێوە لاچن ئێوە شکستان هێنا تەواو قۆناغی ئەوە کۆتایی هات بەڕاستی ئێمە نزیکەی 6 ساڵە ئەم دەموچاوانە حکومڕانی ئەم میلەتەیەکەن لە شکستەوە بۆ شکست لە شکستەوە بۆ شکست لە شکستەوە بۆ شکست ئەمە بەرهەمی خوێنی دەیان هەزار کەسە کە شکستی پێێنرا بەڕاستی ئەمە کارەساتێکی زۆر گەورەی بەسەر ئەم میلەتە هاتووە جا هێشتا تەسەورەکەم گەرماوگەرمێ ماسی پێ ناکەین و خۆشیان نەزان چیان لە دەزاوە خۆیان لە مەجلیسەکانی خۆیان باسیەوەکەن کە دۆخی ئێستی هەرێمی کوردستان زۆر لە نەوەتوێک خراپترە بەفیعلی ئەگەر وردی کەیتەوە بیری لێ بکەیتەوە بڵێ لە نەوەتوێک خراپترە باشە کوردیان گەڕاندەوە بۆ 26 ساڵەوە بەڵێ بیزەبت ینی ئێستا ئەنجاب حکوومەتێکیان خاوەنی حکوومەتێکن سەر ڕای هەموو ئەمانە 20 میلیارد دلار قەرزارە 20 میلیارد دلار حکوومەتێک بە 20 میلیارد دلار قەرزەوە ئەتوانێت چی بکە بۆ ئەم میلەتە ئەتوانێت چۆن قدرەتی هەستانەوەی هەبێ ئەمانەمەی پرسیارە بەڕاستی بەغا ئامادەنیە $1 1 سنتی ئەمانە باتەوە بە قەرزەکانی ئەمانە 1 سنت بەغا ئامادەنیە بیاتەوە ئێوە قەرزانە لەکوێ دێتەوە ینی ئەمانە کارەساتێکیان دروست کردەوە بەڕاستی هەتا بیری لێ بکەیتەوە هەتا وردی بکەیتەوە بەڕاستی ناخەژێنە و کارەساتی گەورەیەوە ئینسان نازانێت بەڵام هۆکاری چێک کە بەرز بازلەوەی کە دەبێت ئەم قیادەی ئێستا دەی بگۆڕێت بۆەوەی کە کورد لەم قۆناغەدا هەڵ بسێتەوە بەڵام ئەوان مەسەرەن لە ڕوانگەی خۆشیانەوە ئەماسی پێ دەکرێت یاخۆ تاکو ئێستا خۆیان بە فرادرز دەزانن بۆەوەی کە کورد هەڵ بسێت ئەمانە خۆیان بە کوێخای ئەم میلەتە ئەزانن خۆیان بە کوێخا ئازانن باشە چونکە من باسیۆم کرد ینی بەشێکی زۆری خەڵک باشە و دۆستەکانمان تکایان ڕژایان کە ئەم ڕیفراندۆمە نەکرێ باشە یەک تاکە شەخص بوو بە سببی ڕئیسی بوو لە ئەنجامدانی ئەم ڕیفراندۆمەیش کاک مەسعود بوو بێ ئەوەی هیچ شەرعەتێکی یاسایی هەبێ لە پۆستەکەیە وەک سەرۆکی هەرێم باشە ئێمە تووشی ئەم کارەساتە کردووە چۆن ئێستا تۆ مامەڵەی لەگەڵاکەی ئەمە مۆزوعەکە بەڵام ئەو هەر بە تەنیا و خۆلانی تریشی لەگەڵا بوو نانە بە ئەکیدی ئەگەر پشتیوانی حیزبەکەی خۆی نەبووایە بە دەرەجە یەکەم ئەگەر پشتیوانی یەکێتی نیشتیمانی کوردستان نەبووایە ئەگەر پشتیوانی یەکگرتووی ئیسلامی نەبووایە بەڕاستی و ڕیفراندۆمە ناکرا بۆیە هەر هێزێک لەو هێزانەی کە باسمان کردن بە قەبارەی جیاواز مەسئولێتیان لەسەر شان مەسئولێتی ئەم دۆخیان لەسەر شان سوپاس دەکەم کاکسەرنگ کاک دکتۆر ئەگەر بگەڕێم وڵای بەڕێز سەبارەت بۆی کە بەڕێز وتت ئەوان بەرپرسانی هەرێم ئامادەن هەموو سازشێک بۆ بەغداد بکەن بەڵام سازش بۆ میلەتەکەی خۆیان ناکەن بە بۆ چوونیەوە کارەکەی چیە کە بۆ نمونە بەردەوام سازش بۆ بەغداد دەکرێت سازش بۆ میلەت ناکرێت بۆ نمونە بە بۆ چوونیەوە دەبووە سازشێکیان بکردبایە لەم قۆناغدا خۆی بەڕاستی هۆکاری سازشکردنیەوان بۆ بەغا دەگرێتەوە بۆی کەوان دەیانێت بەردەوامی بەم دەسەڵاتی خۆیان بدەن بۆ شەوازە لە حکومڕانی بدەن چونکە ئەوان لە سیاسەتی ئەمری واقعیان پەیڕۆ کردووە لەسەر ئاسی ناوخۆ و تیایشە کارەکان بەڕێ کردووە لە ڕووی ئابووریشەوە وەکو دوکاندار و بازرگان و تیجارێکی گەندەڵ مامەڵایان کردووە نهاتوونەمانە بتوانن بە شێوازێکی دروست پرۆسی سیاسی بەرۆبەر لە هەرێمی کوردستانە بۆیە دەیانوێ ئەم سازشانەی دەیکەن لەسەر ئاستی ناوخۆ بۆ بەغدا بەڕاستی بەردەوامی بەم شێوازە لە حکومڕانی بدەن بۆیە بەردەوامن لەوە آخر شیشان برێتی بۆ لەوەی کەوا ڕێز دەگرن لە قەراری محکەمەی اتحادی کە وا قەراری شەبایانی محکەمەی اتحادی کۆ بێتەوە و بڕیار لەسەرەوە بدا کە ڕفراندۆم شتێکی نایاساییە و ئەوان ڕێزیان دەگرتووە و دان بنێن
برارەکە محکمەی ئیتیحادیە و ڕێفراندۆم هەڵبۆشێنەوە بهم کار هەرێ بەسەری خەڵکی شوێنە هێنا بەڵام لەسەر ئاسی ناوخۆ بۆ نایکەن بەڕاستی لەسەر ئاسی ناوخۆ دەزان هێزگەرێکی بەدیل هەیە لە ناوخۆوە ئەوان چاک دەزان ئەوان بەو گەندەڵەی کە کردویانە بۆ پاشخانەیە کە هەیەە لە هەرێمی کوردستانە ئەگەر بێت و لەسەر دەسەڵات نەبن دەیشتی جێگیان نابێتەوە کاک ئەگەر ئەوان بۆ شێوازە بەردەوام نەبن لە کوردستانە کێ ڕێگان پێداوەکو خەڵکی ئاسایی بتوانن بژین ئەگەر ئەوان لە دەسەڵاتان نەبن و سەرۆکی حکوومەت و وەزیر و گزیر و ئەم شتانە ئەمە وەزیر نەبن و پەرلەمانتار نەبن و دەسەڵاتیان نەبێت لە هەرێمی کوردستانە خەڵکیان قبوڵ ناکا بۆیە دەزانن ئەگەر بێت و تەنازول کەم بۆ هێزەکانی تر ئەگەر بێت و واز بێن لەو دەسەڵاتی کە هەیەە هێزگەلێک دێ دەتوانێت ئەم قۆناغە تێپەڕێنی و ئەم قۆناغە بگەێتە کەناری ئارامی و بتوانێت لەگەڵ بارودۆخە سیاسی نوێیەکە پرۆسی سیاسی بگەێنەوە ئاسێک کە پێگەی کورد دیسانەوە دووبارە لە هەرێمی لە ناوچەکە و هەرێمی کورد لە عێراق و لە هەرێمی خوڕاتی ناوڕاست و لەسەر ئاسی جیهان بێنێتە پێشەوە بۆ ئەمان ئەم نایانەوێت کەسی تر لە هەرێمی کوردستانە بێتە پێشەوە جگە لە خۆیان و دەیانێت وا ئەزان لە پاوانخوازیەکە تەنها بۆ ئەوانە بەدەر لەوان کەس بۆی نییە ئەمانە بکە کاکەمان نەخوێنەوارن کاکەمانە سیاسەتی نێودەوڵەتیان نەخوێنێتەوە ئەگەر ئەمانە سیاسی نێودەوڵەتیان بخوێنداتەوە چۆنە بواە ئەو چانسە گەورە ئەو هەلە گەورە کە بۆ کورد هات لە 23 مانگە تلرسن ئەو نامەی بۆ نادن مجتەمەعی نێودەوڵەتی داوای لێکردن کە بە گرنتی ئەنجومەنی ئاسایش ئەم قۆناغە تێپەڕن و مودەی ساڵێک ڕفراندۆم دواخەن و پاشان بە شێوازێکی فەرمی بکەن ئەگەر ئەمانە سیاسەتی نێودەوڵەتیان بخوێنەوە خوێنەوار بوونایە بەڕاستیم کارەسەتان بەسەر میلەتان نەهێنا بۆیە ناوێرن تەنازول بکەن بۆ خەڵکی لە هەرێمی کوردستانە لەسەر ئاسی هەرێمی کوردستان تەنازولکردنی ئەوان لەسەر ئاسی هەرێمی کوردستان بەڕاستی ئەوەی دەژێنێت کە ئەوان خەڵکی تر دێتە شوێنەکانان و خەڵکی تر بەتەواجێ و خەڵکی تر دەتوانێت پرۆسی سیاسی بخاتەوە سەر پێی خۆی باش ئەگەر ئەمە نەکراوم تەنازولان نەکرد چی کە پرسیاری سەرەکی ئەمەیە ئەبێ ئەو خەڵکە هاونیشتیمانیان هاوڵاتیان بەڕاستی لەبەردەم ئەم شکستە ئیتر بێدەنگ نەبن بێدەنگی بشکێن کاکە تەواو ئیتر ئەم شێوازەی حکومڕانی کە ئەمان دەیکەن لیان قبوڵ نەکەن کاکە هەر فەرمویان لێ نەکەن هەر لە پێش وەدایان نەنێن کاکە هەر نەڕن دوو مانگجارە سێ مانگجارێک کاکە مەعاشێک بدەن و تر چارەکە مەعاشێت و خەڵکی پێ رازی بێت کاکە لەو قۆناغە بە دەرچوو سا قۆناغێکی ترە سا قۆناغی ئەوەیە کە ئەمانە ئەم شکستیان هێنا بەسەر ئەم خەڵکە بێنە بەردەمی ملت و ملت عقوبەی خۆیان لێ وەربگرێتەوە کاکە ناکرد ئەو شێوازە بۆ شێوازی کە ئەمان هێناویانە بەردەوام من تا 26 ساڵی تر ئاخر خۆ ئەمە عمری ئینسانێکە 26 ساڵ 26 ساڵ ئەمانە بەس نەکبەتی و نەهامەتیان بەسەر ئەم کوردە هێناوە ئەوەی لە 26 ساڵی ڕابردووە بەسەر نەتەوەی کوردە هاتووە ئەو قوربانانەی کە داوێتی لە مودە 26 ساڵ تا گەیشتوتە پێش 16 ئاب پێش 16 ئۆکتۆبەر بەڕاستی چیایەک بوو لە خەبات و چیایەک بوو لەوەی کە پێکەوەیان ناوە بەڵام بەڕاستی بۆ شێوازەیە کە مامەلان لەگەڵاکرێم هێزگەلە ئەوە بۆ شێوازە دۆڕاگەن ئەلبەتە پارتیوە وەکوما سەعید پێ دەڵێ ڕێگەڵ کەوتووەکانی ئەو ڕێگەڵ کەوتوانان بەڕاستی وایان کرد ئەوانیان پێش خۆیان خست و بۆ شێوازیان لێکرد کە بەم ڕۆگەیشتووە بەڵێ زۆر باشە بەس بۆ چوونیەوە ئەگەر سەرکردایەتێکی نوێ پێگنێنرێ بۆ قۆناغا دۆخی کوردستان بەرەوکوێ دەڕوا بۆ نمونە ئەوان تەنازول بۆ خەڵکی کوردستان نەکەن وە سازش بۆ خەڵکی کوردستان نەکەوەدان بە هەڵەکانیان دەنێن دۆخی کوردستان بەرەوکوێ دەڕوات یعنی ئایاوانە تاکەی توان درێژە بە ئەم جۆرە لە حکومڕانی تێ بدەن خۆی بەڕاستی ئەمان ئەگەر بێت و تەنازول نەکەن و سەرکردایەتێکی نوێ نێتە پێشەوە بۆی کە ئەم قۆناغی ڕاگوزەرگی ئەم قۆناغی ڕزگاری نیشتیمانێت تێپەڕێنێت بەڕاستی من تەنازولی زۆر گەورەتر لەوە دەکەم بۆی کەەوە بەغا مامەڵیان لەگەڵا بکە و دەبێ ئەو سەرکردایەتی کە جێگەی ئومێدی خەڵکە و خەڵک چاوەڕێ ئەوانە کە بێنە پێشەوە بتوانن سەرکردایەتی و سەرامەدی ئەو خەڵکی بکەن بۆی کەەوە مافەکانن لە بەغا پێشێل نەکرێت مافەکان لە هەرێمی کوردستان پێشێل نەکرێت و بتوان کەمترین مافیان کە بێتێ لە موچە و ژیان و قوتی و خەڵکە بەدەستی دێنن بەڕاستی دەبێت ئەو سەرکردایەتە بەرپرسیارەتی بکە خۆ بەرپرسیارەتیکردن بە تەنها ئێستا لەسەر ئاستی حکوومەت نییە کاکە ئەو خەڵکەیش ئەو حیزبانەی تریش ئەو لانە سیاسی ئەو هێزانەی کە لە هەرێمی کوردستانە هەن ئێستا بە جۆرە لە جۆرەکان مامەڵەیەکی سیاسی دەکەن لە هەرێمی کوردستانە دەبێت ئەو تەعاملە سیاسیان بگۆڕن بۆ شێوازێکی پراکتیزی و عەمەلی بۆی کەوا بێنە پێشەوە سەرپەرشتی و خەڵکە بکەن پێشەنگی و خەڵکە بکەن ئەو خەڵکە خۆ هەر لە خۆی کاکە نایدە سەرجادە خۆ هەر لە خۆی نایەت لەمانە ڕاپەڕە خۆ هەر لە خۆی ئەبێ هێزێک هەبێ ئەمانە پێشەنگی ئەم خەڵکە بکە بۆی کەوا مافەکانە بەدەست بێنەوە بۆی کەوا ئەو سەرکردایەتی سیاسیە گەندەڵێکی ئەمە بڕۆنە شوێنەکەی
خۆڕۆشتنە شوێنی ئەمان و دەستگرتن بە دەسەڵاتەوە تەنها ئەوە ناگەێنێکەوە کاکەوەرە قەت و عامی وام کەنا بەڵکو بە شێوازە لە شێوازەکان ئەو دەموچاوانەی کە بوونەتە هۆی ئەوەی کەوان نەهامەتیان بەسەر کوردای هێناوە لە مودە 26 ساڵە و تەعامل لەگەڵ بەغاکە بە شێوازێکی پرۆفێشنالی خەڵکێک بێتەوە پێشەوە کە ئەم بە شێوازێکی تەندروست دابڕێژێتەوە پرۆسەی سیاسی بخاتە سەر ئاسێک کە مافی کورد لەگەڵ بەغا بەلایانی کەمەوە بۆ بژێوی خەڵکی دابین بکات. بەڵێ سوپاس دەکەم کاک سەرنگ ناوبڕێکمانەوە دەوێت ناوبڕکێگەرم وڵای بەڕێستان بڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕینەوە وڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. شێف برنجی مەحموود لە هیچ شوێنێک نەماوە. بسيط نية آخر بسيط نية سهل بازاركان ده برنجي محمود نمو بسيط نية کاکە ئێمە چاوەڕێی تۆین. باشە باش ئەوەی بینیمان تەنها خەوێ بوو نهێنی خواردنە خۆشەکانی شێڤوریا لە جێی خۆی ماوە ئەگەر برنجەکەت مەحموود بێت هەموو شتێکی تر باتیتە. کۆمپانیای چای نوێ کۆمپانیای چای نوێ هەستا بەکردنەوەی کارگەی فۆم بە ئەمێری پێشکەوتوو کە توانای دابینکردنی مادەی فۆمی هەیە بۆ هەموو کوردستان. لەم کارگەیە هەموو جۆرە فۆم و ڕنگ و قیاسێک بەرهەم دەهێنرێت. ئەم کارگەیە کاریگەری دەبێت لەسەر بژانەوەی ژێرخانی ئابووری و هەستانەوەی کەرتی پیشەسازی لە کوردستاندا. کۆمپانیای چای نوێ بۆ بەرهەمهێنانی فۆم. کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان کاک سەرنگی بگەرم وڵایی بەڕێز سەوارت بە ئەوەی کە دوای ڕفراندۆم و ڕێخستنەوەی پەیوەندیەکان لەگەڵ عێراق پێتەن وایە چۆن دەکرێتەوە بەیانی باس لە کۆبوونەوەی دادگای فدرالی دەکرێت لەسەر مەسەلەی ڕفراندۆم پێتان وایە چی بە دوای خۆی دادەنێت و کێ دەتوانێت پەیوەندیان ڕاست بکاتەوە لەگەڵ بەغداد. بەڵێ جا کارەساتێکی تری ئەم قیادە سیاسیە بەڕاستی هەڵوەشانەوەی نەتائیجی ڕفراندۆمە کە ئەمە من شخصیان بۆ خۆم تەوەقوعمە کرد پێشەوەی ڕفراندۆم ئەنجام بدرێ و کات خۆشی لەسەری نووسیومە هیوادارم سەپاندنی ئیرادی تاکە کەسێک نەبێتە هۆی شکاندنی ئیرادی خەڵکی کوردستان. ئەمە شکاندنی ئیرادی خەڵکی کوردستانە بەڕاستی کە من بۆ خۆم پێم وایە نەکس بینێ
چەند ڕۆژێک لەمەوبەر حکوومەتی هەرێم کە بەیانێکی دەرکرد ڕایگەیان کە ڕێز لە بڕیارەکانی دادگای اتحادیەگرێت کە دادگای اتحادی تەفسیری مادەیەکی دەستوری کردو و ئەمە بۆ خۆی ضمنیەن هەڵوەشاندنەوەی نەتائیجی ئیستیفتا بوو هەڵوەشاندنەوەی ئیستیفتا بوو بەڵام دیارە عێراق لەمە زیاتری ئەوێ و ئەمانەش ئامادەی تەنازولی زیاترن بەداخەوە عێراق ئێوێ بەڕوونتر ڕەنگە ئەوەی کە متەوەقع سبەینێ محکەمەی اتحادی قەرارێک لەو بارەیەوە بە ئەوەی کە بەدوایە دێت ئەوەی حکوومەتی هەرێم بەیانێک دەربکە کە پشتیوانی ئەو بڕیارە بکە و بەڕەسمی نەتائیجی انتخابات بەڕوونی بە وازحی بەڵبۆشێتەوە چەند ڕۆژ لەمەوە پێش باس لەوە دەکەن کە بەنهێنی ئەوان ئامادەن هەموو شتێک بکەن بەڵێ ئەوەی کە لە لەگەڵ خەڵکی کوردستان ئاشکرا بۆ خەڵکی کوردستان بەڵێ ئەوەی کە لە شەرق ئەوسەد جەنابتان راپۆرتێکتان لەسەر کرد بوو ڕێک دقیق وا بڵاوبووەوە کە ئەمان ئامادەی ئەوەیان تایەکە نەتائیجی ڕیفراندۆم هەڵبۆشێنەوە بە مەرجێک ئەمە بە شێوەیەکی نهێنی بێ بۆی لای خەڵک ئیحراج دەبن یعنی ئەم فێڵکردنە لە خەڵک ئەم ینی شکاندنی ئیرادەی خەڵک ئەمە کارەساتێکی ترە بەڕاستی ئەمانە بەسەر ئەم میلەتەیە هێن یعنی حەقا ئیتر ئەمە لەم قیادە سیاسی کوردستان قبول نەکرێت بە هیچ جۆرێک ئەم سازشتە لە پێناو ئەم سازشە لە پێناوی مافەکانی بە دەرەجەی ئەسانی خەڵک باش بکرێت بە دەرەجەی ئەساس لە پێناوی مانەوەیە لە پێناوی مانەوەی ئەم حکومەی ئێستایانایە ئەم دوو حیزبەی ئێستایە لە پێناوی مانەوەی ئەم واقعی ئێستایە ئەگینا ئەگەر مەسائل دەستکەوتی خەڵکی کوردستان و خۆشگوزەرانی خەڵکی کوردستان بواە زۆر فرسەت یەک لە دوایە لەم چەند ساڵی ڕابردووە هەبوو بەوەشی کە لە پێش ریفراندۆم باسمان لێوە کرد کە زەمانات هەبووە ئەگەر پەرۆشیەکە بۆ ژیان و بۆ گوزەرانی خەڵکی کوردستان بواە ئەو فرسەتەران لە دەست نەدرایە بەڕاستی بەڵام ئەمە بە دەرەجەی یەکەم بۆ مانەوەی خۆیانە لە دەسەڵاتە و ئێستا واقعێک دۆخێکیان دروست کرد وەکو باسم کرد نەمەعاشیان پێدرێ نە ئیدارەی وڵاتیان پێدرێ نەکارەبایان پێدرێ بە خەڵک نە خزمەت گوزارەکانیش وردە ئیتر ئەمانە ناتوانن ئیدارەی وڵاتە بکەن بۆیە ئەبێ هەموو تەنازولێ بکەن بە دەرەجەی یەکەم لە پێناوی مانەوەی خۆیانە بە دەرەجەی دووهەمیش بۆ ئەوەی ئەم واقعە بە نوعێک بێڵنەوە نوعێک تەرزی خەڵک بکەن هەرچۆن هەیە بۆ قۆناغێکی تر بەردەوام بن باشە بەڵام کورد سەرکەوتوبێت لەگەڵ بەغداد مەسەلە بەم شێ بچێتە و توێژەوە یعنی بۆ نمونە ئامادەبی هەموو سازشێک بکەیت ئەمە کارەساتە خۆ ئەمانە سازش لەسەر حەق و حقوقی خۆیان ناکەن لەسەر حەق و حقوقی خەڵکیکەن بۆیە ئەمە ئەبێ خەڵق قبوڵی نەکات ئێمە کە باسیەوەمان کرد ئەمانە شکستیان خواردووە ئەمانە ئێوە ئاماژەتان پێدا ینی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان داواکە کە مەتاڕەکان بکرێتەوە لە کاتێکا کە ئەولەوێتی خەڵکی کوردستان ئێستا کردنەوەی مەتاڕەکان نییە بەڕاستی ژیان و موچە و بژێویە وەختێک ڕئیس وەزیری خارجی ئەمریکا تەلەفۆنێک لەگەڵ تۆوەکە لەسەر ئەو بابەتانە ئەم داوانەیە ئەبێ ڕوبەڕوو بکرێتەوە نەکردەوەی مەتاڕەکان ینی ئەمە ئەو پێداویستە شخصیەکانی ئەوانە بەڕاستی بەداخەوە بۆیە کاک حەکیم ئێمە گەشتونێتە قۆناغێک ئەم میلەتە بێ قەراری زۆر جەریانە بە و بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی و هاوپەیمانەتێکی کاک بەرهەم بە بڕوای من ئێستا مەسئولیەتی زۆر گەورەی لەسەرشانە ئەم مەسئولیەتە ئەبێ هەڵگیرێت ئەبێ قسەیەکی یەکلایی کەرەوەیان هەبێ لەسەر ئەم بارودۆخی کە لە هەرێمی کوردستانە ئەگوزارێت چکە ئەم هێزانە هێزی ڕاستەقینەوە لەگەڵ بەغداد بۆ مامەڵەکردن لەگەڵ بەغا بۆ ڕێخستنەوەی ناوخۆی هەرێمی کوردستان بۆ ئەنجامدانی چاکسازی بۆ ڕێخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان بۆ نەهێشتنی گەندەڵی ئەبێ ئەو پرۆژەی کە ڕاگەێناوە بۆ دروستکردنی حکوومەتێکی کاتی یان حکوومەتێکی ڕاگوزەر پێویستە زۆر بەجددی بچەسپێنرێ و داوا بکرێ و ئەگەر داواکاری ئەگەر وەڵامێک نەبوو لای ئەم هێزە سیاسیانی ترەوە کە لە حکومان ئێستا ئەبێ هەڕەشەی جدی بکرێت لەوەی کە خەڵک بێنێتە سەر شەقام وەچیتر ئەم دۆخە قبول نەکرێت چونکە ئەم واقع سیاسیە ئەم حیزبە سیاسیانە کە ئێستا حکومڕانیکەن دۆخی ئەم وڵاتە ئەگەر بەرەو خراپتر نەبن بەدڵنیایە و ناتوان بەرەو باشتری بێت بەڵام پێ دەبێت چۆن ئێستا بۆ نمونە کۆمەڵ و گۆڕان مامەڵ لەگەڵ مەسەرەی لەگەڵ بەغداد بکەن بۆ نمونە بەڕێزوت داوان ئامادەن یەکێتی و پارتی ئامادە هەموو سازشێک بکەن لە پێناومانەوەی خۆیان من پێم وایە ئێمە لانی کەم خۆ ئێمە وەک هەرێمی کوردستانە بێ ئاگامان لە میلەتەکەمان بێت نەک لە حیزبە سیاسیەکان لە میلەتەکەمان وە ئەم هێزە سیاسیانە هێزەکەن خۆیان بە خاوەنی مەسئولیەتە زان بەڕاستی هەز بە مەسئولیەتەکەن ئەبێ لە ناوخوا هەوڵ بدرێت کە کۆدەنگیەک هەبێ و ئەم کۆدەنگی خەڵکی تر قیادەی بکاوەکو باسم کرد نەک ئەمانە قیادەی بکەن چونکە ئەمان شکستیان هێناوە ئەگەر ئەمە نەکرا بە بڕوای من ئەگەر ئەمە نەکرا ئیتر
دەست ببرێ بۆ ئەوی لە هەرێمی کوردستان فشاری جەماوەری بکرێ و لەگەڵ بەغاش ئەو کاتێکرێ قسەیەکتر بکەن کە هەمیشە من پێم وایە بەغا ئامادەیەتیایە بە تایبەتی گوێ لە هێزەکانی تر بگرێ و ئەم هێزولایەنە سیاسیانە زانیاری هیچ ئاماژەیەک ئەم بمبورە ئەم هێزولایەنە سیاسیانە نابێت سڵەوە بکەنەوە لەگەڵ بەغا قسە بکەن باشە بەڵامی نابێت سڵەوە بکەنەوە لەگەڵ بەغا قسە بکەن بۆ منە بۆ گۆڕان بۆ کۆمەڵ کە و توێژ لەگەڵ بەغداد ئەوان ئامادە بن لەگەڵەوان و توێژ بکەن پێم وایە عێراق ئامادەیەتیایە و نابێ ئەم هێزە سیاسیانەی تر سڵەوە بکەنەوە لەگەڵ بەغا قسە بکەن چونکە ئەمانە شکستیان هێناوە بۆ ئەوەی مەسئولیەتیان لەسەر شانەوەکو باسم کرد بۆی ئینقازیەوە بکەن کە مایمکن ئینقازی وەکو ئەڵێ و قسە لەسەر بژێوی خەڵک بکەن قسە لەسەر ژیانی خەڵک بکەن ئەمانە بچن بۆ بەغا ئەگە لەگەڵ بەغا قسە بکەن ئەمانە ناش خۆیان بفرۆشن ئەمانە نابێت لەوە بترسن کە خائین تەخمینیان بکە نابێت لەوە بترسن بەڕاستی ئەبێت زۆر بە جەراعەتەوە بچنە بەغا ئەگەر ئەو ڕێوشنانی کە باسمان کرد گیرابەر نەتیجەی نەبوو لەگەڵ بەغا بەجددی قسە بکرێ و قسە لەسەر قوتی خەڵک لەسەر ژیانی خەڵک بکرێت لەسەر باشکردی ئەم واقع بکرێت ئەگەر ئەمە بوو ئەگەر بەدەمەوە چوون هەبوو زۆر باشتر خێر علا خێر وەکۆڵێ ئەگەر نەبوو ئەم هێزانە توان بێنەوە مخاطب میلەتی خۆمان بکەن بڵێن حاڵەتەکە بەو نەوە سپاس دەکەم کاک سەرەن کاک دکتۆرەگە بگەرم وڵای بەڕێز سەبارەت بە دەرەنجامی پێ دوای دەرەنجامی بڕیارەکەی دادگای فدراڵی کە بەیانی بەڕێوە دەچێت چی دەبێەوە هیچ کاریگەرێکی دەبێت لەسەر مەسەر دەستپێکردنەوەی گفتوگۆ پێتان وایە چۆن دەکرێت لایەنە کوردیەکان گفتوگۆیەکی سەرکەوتوو لەگەڵ بەغداد ئەنجامدا بێگومان من نازانم بەیانی محکەمەی اتحادی چۆن بڕیارێک دەدا بەڵام بڕیارەکەی ئەو ملزیمە بۆ هەموو سوڵتاتەکان بۆ بە جۆرەی مادی 94 لە دەستوری عێراقی قراردەی ئەو محکەمە ملزەمە بۆ هەموو ئەو سوڵتاتانەی بەتایبەتی لایەنی ناوکەکان کە ئەو کێشان لێ هەیە و نیزاعیان هەیە و ئەو ژێگدای دەکاتەوە دەبێت هەردووکان ملزەم بن پێیەوە واتە دەبێت نەبێت کەسێکیان وەڵام ملزەم نابێ و کام لە وەڵام ملزەم دەبن پێەوە بەڵام دەبێت هەردووکان ملزەم بن و پێشبینیش دەکرێت سبێنی ئەوش بەڕسمی دەنگ بۆ ئێمە نایەت دازانم گوێ لێم بوو کە حەکیمیان نا بەڵێ فەرموو کاکتۆر وتم بە گوێرەی مادەی 94 لە دەستوری عێراقی قرارەکانی محکەمەی اتحادی لە ملزەمە بۆ ئەو لایەنە نیزاعانەی کە نیزاعەکان هەیە لەگەڵ یەکتریا و یەنە بەردەمی محکەمەکەەوە مادەم محکەمەکە سبێنی پێشبینی دەکرد لە ڕێژەیەکی زۆر کە بانی ئەنجامی ریفراندۆم هەڵ بۆشێنەوە بەداخەوە بۆیە هەرێم ملزەمەکەن پێیەوە دەبێت ملزەم پێ و بەغاژ ملزەم بێ پێیەوە بۆ شێوازە بەڵام ئەمە نقطەیەکی سەرەکی بۆی کەوا دانوستانی سیاسی لە نێوان ئەم دوو لایەنەدا دەست پێ بکاتەوە ئەڵبەتە شتی تریش لە ژێرەوە هەیە نازانم پەیوەندی سیاسی هەیە لەگەڵ چۆن پەیوەندی تەلەفۆنات هەیە و ئەمریکا جۆرەکان تەعاملەکە لەگەڵ هەردووکیانە بۆی کەوا هەردووکیان بگەنە ئەنجام بەڵام کێشەکە لەوانەیە ئەمان بۆیان چۆتە سەرەوە کە خۆیان تەعامل لەگەڵ بەغاکەن وەکو پارتیەکێتی وەکو حکوومەتی هەرێم کە ئێستا هەموو بۆ شێوازە دەڕۆنە پێشەوە و لەم لایشەوە هێزەکانی تر ناتوان تەعامل لەگەڵ بەغا بکەن ناتوان دەرگاک لەگەڵ بەغا بکەنەوە کەم پێم وایە ئەم بارودۆخەی کە ئێستا کەوتوتەوە دەخوازێت کە هێزگەرێکی ترش لەگەڵ بەغا تەعامل بکات بۆچی یعنی ناتوان تەعامل بکەن بۆچی ناتوان دەرگای گفتوگۆ بکەنەوە دەبێت دەرگای گفتوگۆ بکەنەوە گفتوگۆ لەگەڵ بەغا بکەن و بڕۆن داکۆکی لە مافی خەڵکن کاکە ئێستا لە ساحەبدە کەم دەکرێتەوە خۆ لە پارتیەکێتی کەم ناکرێتەوە کاکە لە میلەتەکە کەم ئەکرێتەوە دەبا ئەو هێزانەی کە ئێستا داوای حکوومەتی ڕزگاری نیشتیمانەکەن باشن دەبا داوای لە ساحەبدەکە بکەن پێشکی بابی سەرنەوە خەڵکەکەوان لەگەڵ خەڵکیدان بۆی من پێم وایە لەم بارودۆخە سێ خاڵ گرنگە یەکەمیان ئیرادەیەکە بێ کە سەرکردایەتی و خەڵکە بکە یعنی کۆمەڵی خەڵکە بن ئیرادەیەکیان لا دروست بێ پاشان خۆ ئامادەکردن هەبێ بۆی کەوا ئەو ئیرادەیە بکەن بە شێوازێکی عەمەلی و خاڵی سێمەوەیەکەوە ڕێخستن هەبێ ڕێخستنەوەی بارودۆخی سیاسی لە هەرێمی کوردستانە هەبێ ئەم سێ خاڵە هەبێت و هێزگەلێک بتوان ئەمە بکەن ئەوتوان کۆنتترۆلی ساحەکە بکەن ئەگەر نەتوان بچکەن بەڕاستی ئەو باردۆخەوە دەڕوات و بۆ شێوازش بڕاتکەوە دیسانەوە بۆ 6 ساڵی تر گەندەڵی دەکرێت دیسانەوە نسکۆیەکی تر و شکستێکی تر بەسە کودا دێنەوە باردەوام دەبێت بۆ شێوازی دەسوڕێتەوە بۆیە کورد وەکوونەتەوە ئەتوانێ هەستێتەوە و مێژوەکەی سە ساڵی دەری خستووە کە چەندین جار گلاوە کە چەندین جار شکستیە ناو نسکۆیە ناو بەڵام دیسانەوە هەستاوەتەوە ئەم جارش کو دەتوانێت هەستێتەوە بەڵام بە دەموچاوی نوێوە ئەو شکستانەشی کە لە کۆنە هاتوون بەسەر کووردا پاش شکستەکان دەموچاوی نوێ شتی نوێ هاتووتەکایە بۆیە ئەم قۆناغەش پێویستەکە دەخوازێکەوە شتی نوێ لە هەرێمی کوردستان بێتە پێشەوە ئیرادە و خۆ ئامادەکردن و ڕێخستنەوەیەکی نوێ لە هەرێمی کوردستانە بێ بۆی کەوا
بتوانرێت ئەم هێزانە لەوە بە دەرنن کە بتوانن نوێنەرە بە تاقی تەنها نوێنەراتی کوردکەن دەبێ لە کۆی هێزە سیاسیەکانە لە کۆی ئەو هێزانەی کە دروست بوون بەڕاستی بتوانن ئێستا گۆڕان کۆمەڵ هاوپەیمانی کە دروست بوون بەڕاستی شتێکیان ئێعلان کردووە دەبێت ئەمە ببەنە ئەمری واقعەوە بیکەن بە شتێکەوە تەعامل لەگەڵ بەغا بکەن بۆ مافەکانی کورد و پاشان لە هەرێمی کوردستانە هەوڵدن هێزگەرێکی تریش بەم پرۆژەی خۆیان قەناعەت بکەن بۆیکەوە قۆناغ و ئەم قۆناغی کە تووشی هەرێمی کوردستان هەبووە بگوازنەوە بۆ قۆناغێکی ئاسایی و کەناری ئارامی. بەڵێ بۆ مامەڵەکەن لەگەڵ بەغداد ئێستا پێدوای گەر شاندە کۆنەکان مامەڵە بکەن دەتوانرێت چی بەرز بێنرێ وەگەر ئەوەی کە بەرز دەڵێت ئەو پرۆژەی حکوومەتی کاتێ پێک بێنرێ ئەو یەکی لە ئەرکەکانی و توێژ بێ لەگەڵ بەغداد ئەو دەتوانێت چی بکات جیاوازێکە لە چیدا بە بۆ چوونیەوە کاکە ئەگەر بێت و ئەگەر بێت و ئەو دەموچاوانە بڕۆنەوە ئەزان داوای چیەکەن داوای بەڕاحەتی خۆیانەکەن بەخۆیان لەسەر من ڕێیم وانە بوو کە ڕێفراندۆم بکری ئەوە کەتریان دەڵێ کاکە من ئەو تۆهمەیەم لەسەرم دابک ئەوە کەتریان داوای ئەوە کاکە بازرگانێکی باشە و دەرگای دەرەوەی لێ داخراوە داوایکردنەوەی مەتارەکانە کە داوای موچەی خەڵک و قوتی خەڵکی ناکە بۆیە من پێم وایە ئەوان لە سا 12.67ەکەش ڕازی ئەبن ئەگەر بێت و کۆمەڵە دەستکەوتی شخصی و حیزبی خۆیان بەدەست بێنرێت بۆیە ئەم دەموچاوانە بەتەنها بڕۆنەوە بۆ بەغا یا هەر ئەو شخصانە بن بڕۆنەوە بۆ بەغا کارەساتی لەوە گەورەتر بەسەر خەڵکایانە و ئەو خەڵکە دەبێت چاوەڕوان زیاتر لەمانە نەکەن بۆیە دەبێت ئەو هێزگەلەی حکوومەتی ڕزگاری نیشتیمانی کە کۆمەڵ و گۆڕان و هاوپەیمانی ئەعلانیان کردووە دەبێت سوور بن لەسەری کە ئەم حکوومەتە دەبێت گۆڕانکاری جەزیتیا بکرێت گۆڕانکاری کیا بکرێت بەڕاستی بیسەلمێنرێ دامانە شکستیان هێناوە ئەو ڕێفراندۆمەش کە ئەوان بەشێک بوون لێ بەڕاستی دەبێت ئەوانش تێدا باش ئەوە بدەن کە ئەو قەزیە بەسەر ملەتی کوردە هاتووە کاکە باجەکەی سار خەڵک داوێتی خەڵکی فەقیر و فوقرا داوێتی خوا ئەو سیاسیانە ئەو حکوومەتە ئەو دامەزراوانە چی باجێکیان داوە پێم بڵێ چی کێشەیەکیان هەیە کێشەیەوان هەیە کارەبایان نییە کێشەیەوان هەیە نۆتی بەربلە نۆتی زستانیان نییە کێشەی ئەوان هەیە چارەکە موچەکەی بەس مایەکی تر وعدیان داوا بیدەن هیچ کێشەیەکیان لەوانە ئەمە هەمووی بەسەر کوردە هاتووە کاکەم عەبادی سبەینێ ئەگەر ئەو بوو جێژ بەرو لە سا 12 هێن بکرێت موچەی خەڵکی نانێرێ هەتاوەکو ئەو نەوتەی کە لە هەرێمی کوردستان هەیە سنوورەکان داهاتەکانی هەموو بەڵای زۆر سپاس کاکتۆر سەرنگ زۆر بە کورتی کەواتە ئەگەر گۆڕانکاری نەکرێت و سەرکردایەتێکی نوێ پێگنێنێت دۆخی دوای ڕفراندۆم چ لە ئاسینا و خۆ چ لە ئاسی عێراق لە ئاسینە و دەوڵەتیش ناتوان ڕاست بکرێتەوە کارەسات بارترێ بێ کارەساتی دیکە دەخۆمێت کارەسات بارترێ بێ زۆر سپاس بە کورتیەوە بە کوردیەوە زۆر وەڵامەکەی زۆر سپاس کاک سەرنگ فەرز ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان کە لە سودی سەرکی لەگەڵ مابووی هەروە زۆر سپاس بۆ دکتۆر ئیبراهیم محەممەد مامۆستای زانکۆ کە لە لەندەنەوە لەگەڵ مابووی سپاس بۆ بینێرانی بۆ سپاس باوەکارانم خواتان لەگەڵ